کۆبوونەتەوە بۆ مەراسیمی 35 ساڵەی کۆچی دوایی نووسەر و زانای ئاینی و بیرمەندی کورد شێخ محەممەدی خاڵ. ئێرە بەڕێوەبەرایەتی کتێبخانەی وقافی سلێمانیە شوێنگەی ئەرشیڤکردنی بەشی زۆری بەرەمەکانی شێخ محەممەدی خاڵە. ئەوانەی لێرەن گەواهی ئەوە دەدەن کە خاڵ گەوهرێکی دەگمەنی دنیای نووسینی کوردی بووە. مەبەست لەمەی کە ئێمە یادی طبعاً ئەمڕۆ لە ساڵیادەکەیەتی کە 35 ساڵ بەسەر کۆچی دوایی ئەو بیرمەندە کوردەیە ڕۆشتووە، ئاشناکردنی ئەم زانا کوردەیە ئەم بیرمەندە کوردەیە بە نەوەی تازە بە خەڵکانێک کە ئەشناییان نەبوو لەگەڵیا، بە خەڵکانێک کە بزانن چەند دەوڵەمەند بۆ ئەم زانای کوردە، چەند خزمەتی کردو هەم بە دینی ئیسلام و هەم بە کوردایەتی. لەم مەراسیمەدا پێڕستی دەستنووسەکانی خاڵ لە دووتوی کتێبێکی چاپکراودا پاش ناساندنی بەڵاو کرایەوە. نەمری ئەم زاتە مەزنانە لەوایە دوای 35 ساڵ وەفاتی خۆیان هەر لە سەردەمی ئەوە بە چەندین نووسەر و مامۆستا و مەلای مزگەوت و مێزەرسپیمانە بوو کە جەسە نەیانناسێ. بۆیە نەمری ئەم زاتە مەزنانە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خۆیان ئەو هیمەتیان هەبوو توانیان پەنجەمۆرێک دوای خۆیان جێبێڵن ضاع بەسمەتەک توانیان ئەمە بکەن. بۆیە ئەمڕۆ ئێمە بەڕاستی بەم گەرمایە کە هیلاکی ژەبین چێژ لەو هیلاکیە بینین بۆ چووکە هەڵەگرێ ئەم زاتانە شایانیانە. یەکێک لە فەقێکانی سەردەمی شێخ محەممەدی خاڵە و سەرباری هەڵکشانی تەمەنی بەم چەشنە باسی ئەو زانا و نووسەرە کوردن بۆ دەکات. یعنی حتا لەوانەیە بڵێم حاڵی ماڵ و مناڵەکەی حتا ئاخری تەمەنی خانوێکی ئاسایی ژیانێکی ئاسایی، یعنی حەزی لە فەخفەخە و ئەمانە نەبوو، بەڵام لە هەمان کاتە ئەوەنە ڕێزی خۆی ئەگەر لەگەڵ شێ مەحموود مەلیکا دابنیشتایە شێ مەحموود پێی شەرم بوو کە لەسەر و قازیەوە دابنیشێ ئاوا بوو بۆ ئەندازەیە. بە بڕای توێژەران و نووسەران گرنگیدان بە ئاڵدانەوەی ژیان و مێژووی زانا و نووسەرەکان و گەڕانەوە بۆ نووسینە پڕباکانی نووسەرانی هاوشێوەی خاڵ گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بۆنەوەی ئێستا. مەدرسەیەکی زمان بوو، زمان و فەرهەنگ و پەندی پێشینانی هەبوو، فەرەنگی خاڵی هەبوو، قوتابخانەیەکی کۆمەڵایەتی بوو، قوتابخانەیەکی ئیسلاح و ڕیفۆرم بوو، قوتابخانەی تێگەیشتن بوو لە دین، هەڵدانەوەی لاپەڕەکانی ئەم میلەتە بوو، ناساندنی کەسایەتی مەزنەکان بوو. ئێستا ئێمە زیاتر هەز بە کەسایەتی و گەورەی قازی شێخ محەممەدی خاڵەکەین. شێخ محەممەدی کوڕی شێخ عەلی کوڕی شێخ ئەمینی خاڵ لە ساڵی 1904 لە شاری سلێمانی لەدایک بووە و ساڵی 1970 هەر لە سلێمانی کۆچی دوایی کردووە و لە دوای خۆی دایان بەرهەمی چاپکراوی و دەستنووسی لە بوارە جیاوازەکاندا بە تایبەت لە بوارەکانی ئاینی و ئەدەبی و فەرەنگی بەجێهێشتووە. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.